کیژە کوردەکە هەواری دڵە گوڵانە سوورەیەکی جوان ئەم بەهارانە گۆرانی کیژی کورد یان کیژە کوردەکە نوێترین کاری منە. ئەم کارە هۆنراوەکەی مامۆستای زۆر ئەزیز یەحیا بەرزنجی نووسیوێتی کە تەواو هۆنراوێکی کوردی بۆ نووسیوە. کاری تۆماری ئامێرەکان و کامری ئامێرەکان با بڵێم لە ستۆدیۆ لاوەلای کاک عومەر عەبدوڵڵا تۆمار کراوە. هاوڕێیانم کاکە توانە خورشید، کاک ئالان کامیل، کاکە ڕێبا سادق ئامێرە ژێدارەکانی وەکو ڤیۆلینیان ژەندووە، کاک عومەر چەلۆی ژەندووە لە کارەکەیە. هاوڕێم کاکە ئەرکان عەبدوڵقادر ئامێری دەف و دایرە و پێرکێشنی عام ژەندووە لە کارەکەیە. کەناڵی کورساتی خۆشەویست کە هەمیشە پاڵپشتی من بوون بەڕاستی کاری وێنەگرتنی کارەکان لە ئەستۆ گرتووە و هاوڕێم کاکە ڕێکەوت کاری دەرهێنەری کارەکەیە لەگەڵ کاکە ئەمجەد کە وێنەی گرتووە پێکەوە ئەم کاریان بۆ من کردەوە بەڕاستی زۆر ماندووم کردنەوە دوو ئەزیزە. ئەتوانم بڵێم ئەم میلۆدیە میلۆدیەکی زۆر تاڤڵی میلۆدیش کوردیە لە مامۆستا ئیسماعیلی سابووری کۆچکردوو وەرگرتووە کە هەمیشەی و کاروان ئەم میلۆدیە زۆر لە دەنگی تۆ دێ ومێدوارم کە لە ئایندە میلۆدیەکە بڵێ. بەداخەوە ئێستا خۆی لە ژیانە نەماوە کە گوێی لە کارەکە بواە و لە کۆنیشە ئەم میلۆدیە هونەرمەندی کوردستانی ڕۆژهەڵات مەهدی حوجەت سادات وتوێتی ئەم گۆرانەی لە کۆنا، بەڵام من لە ڕاستیە لە مامۆستا ئیسماعیلی سابوورم وەرگرتووە. ومێدوارم کە ئەم میلۆدیە کارێک بکە بینەری مۆسیقا و گۆرانی کوردی ئەوانەی کە گوێگری منن کارەکەیان بەدڵ بێت. دڵنیاشم کە کارێکی تەواو کوردیمان کردەوە، کاری موزیکی ئەم بەرهەمە هاوڕێم کاکە هێمن حوسێن کردوێتی کارێکی زۆر جوانی بۆ کردەوە بەڕاستی. ئەمەوێ زۆر زۆر سوپاسی هاوڕێم کاکە بڵند قەرەداغی بکەم کە تەواوی کارەکە ئەو میکس و ماسترینگی کردووە بەڕاستی زۆر ماندوو بوو پێوەی. بەرهەمەکە ئێستا لە قۆناغی کۆتاییە لە کەناڵی کورساتی خۆشەویست کاکە ڕێکەوت بە کارەکەەوە مەشغوڵە و لە قۆناغی کۆتایی مۆنتاژایە. ومێدوارم کە بە زووترین کات بکەوێتە بەر دیدی ئێوەی خۆشەویست و گوێبیستی کارەکە بن.